حاڵی تۆ لە جەعدی کوڕی درهم زیاتر نابێت. جەعد تەلەبەی وەهبی کوڕی منەبه بوو، باوکی بۆ جیهاد هاتبوویە شام، بردبووی لە لای ئەو دای نابوو. وەهبی کوڕی منەبه گەورە تابعیە، عالم بە 70 کتێبی پێش ئیسلامش، ئەنجا دوای مسلمانیش عالمە بە ئیسلامش. باشە لای ئەوەی خوێن جەعدی کوڕی درهم. ئەم کابرا کە ئەڕۆشتەوە ئەچوو گوێیەگل لە سابی ئەگوێیەگل لە یەهود قسەیان بۆ کرد لەسەر الله جل جلاله، لەسەر رسول الله صلى الله عليه وسلم، لەسەر قورئان قسەیان بۆ کرد، گومانیان بۆ دروستە کرد. دوایە هاتەوە بە لای وەهبی کوڕی منەبه، گومانەکانی بۆ باسە کرد، گومانەکانی بۆ ئەڕەوانەوە. خۆی ئەڵە جەعد ئەڵە دوایە چوون خۆمە شۆرد و شایەتمان مێنا و مسلمانە بوومەوە، فەرمی حەر من وامە کرد و ئەچوون گومڕایانە کردمەوە هاتمەوە بۆ لای وەهب. ئاخر جار وەهب پێیوتم ئەگەر ئەوە حاڵە بێ تۆ سەرفراز نابیتی ئاچی لە دنیا، بە کافریە ڕۆی. مایەوە لەسەری هەتا وەکو وایان لێکرد لە مەجلیسی وەهبی کوڕی منەبه دوورکەوتەوە کە وەهب قورئان و سنەت و ئیجماعی سەلەفی ئومەت زیاتری پێناوت. لە مەجلیسی ئەو دوورکەوتەوە دوایی ڕێبازێکی گومڕایی فێر بوو لەوان و هێنای لە عیبریەوە وەریگرت و لە زمانەکانی تریانەوە لە فەلسەفەکانی یۆنانەوە هێنای تەرجمەی عەرەبی کرد و کردی بە دینی ئیسلام لە خەڵک. 500 زانە فتوای کافربوونیان نا خەلیفە گرتی بە حکمی مرتد لە ملیدا. ئاوا سەرفراز نەبە، ئەگەداری خۆت بە کە گەشتی بە حەقیقەتەکان لە قورئان و سنەت و ئیجماعی سەلەفی ئومەت وەریگرە و لەسەری بە. ئیتر بۆ سەرەکەی بەم کونەیە و ئەو کونەیە و ئەو کونەیە ئەو کونەیە هەمووی گومانە بۆ دروستکاییتەوە بۆ لای من مامۆسام بە دوای حەقا ئەگەڕێم. تۆ کەذابی، درۆزنی دەجالی، بە دوای حەقا ناگەڕی، بە دوای فیتنەیە ئەگەڕی بۆ خۆت و بۆ خەڵکیش. و باجەکەشی ئەدەی گومڕابوونتە لە دنیاە، وەڵام نەدانەوەی پرسیارەکانی قەبرە و تیاچوونیشە لە ڕۆژی قیامەتە بەچوونە ناو جەهەنەم. وەیە ئاگاداری خۆت بە ئەو یەقینە کە لەویا دۆزیتەوە لەسەری بە لا نەدەی.